سەرەتا سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی ئەم دوایە شنگالدا دەنوێنین ئەو چوار ئێزیدێکە لە ئەنجامی هێرشی فڕۆکە داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا شەهید کەوتونە کەسانێک بوونە لە بەرامبەر داعش شەڕیان کردووە و قوربانیان داوە و نەبوو ئەو شەهیدانە نەبوونەتە هۆی مەترسیەک بۆ سەر تورکیا بۆ سەر خاکی تورکیا دەبوایە حکوومەتی عراق و حکوومەتی هەرێمی کوردستان لانی کەم لەسەر ئەم بردومانە باهت باە دەنگ و دەبینین لە ماوەی ڕابردوودا بە درێژایی ساڵانی ڕابردوو دەوڵەتی تورکیا بە بەردەوام لە ڕێگای فڕۆکە جەنجەکانەوە هێرشی کردوتە سەر خاچی هەرێمی کوردستان و باڵێن بەگشتی لەسەر خاچی عراق تاوەکو ئێستا بەدەیان هاوڵاتی ئەگەر ئامارێکی دەقیق هەبێتن یعنی سەدان هاوڵاتی شەهید بوونە بە منداڵ بە ژن بە پیا و زەرەر و زیانێکی زۆری با بڵێن هەم مادی و هەم گیانی لێکەوتوتەوە ئەو هێرشانە بە بیانووی هێزی پەکەکە لە ناوخاچی هەرێمی کوردستان بەردەوامە تاوەکو ئێستاکە لە هەندێک شوێن کە بردومان کراوە پەکەکە بوونی نەبووە لە نێو گوندەکان و ئەتە لە شنگالیش دەبینین ئەمڕۆ خەڵکی ئێزیدی با بڵێن لە شنگال خۆیان دەپارێزن تورکیا بە بیانی پەکەکە و بە بیانی جۆرا و جۆر هێرش دەکاتە سەر ئەو خەڵکانە ئەنی هەڕەشەکان لە ڕووی سەربازی و هەڕەشەی جدین و دەوڵەتی داگیرکاری تورکیا لە بەرامبەر هێشەکانی خۆیدا ینی جیاوازی نەکردو لە بەرامبەر کوردەکان چ لە ڕۆژاوا بێت چ لە باشوور بێ یاخود لە بەشەکانی تر هەدەفی دەوڵەتی تورکیا ئەوەیە کە کورد قڕ بکاتن ئەمە دەبینی لەو هێرشانەدا هاوڵاتی با بڵێن بێتاوانەوەی کە باسی لێوە دەکرێتن هاوڵاتی مەدەنی شەید کەوتووە هەتاوەکو ئێستا کە لە پەرلەمانی هەرێمی کوردستان چەندین جار پرۆژه یاسایی دەرکردنی هێزەکانی بیانی ناوخاچی هەرێمی کوردستان گفتوگۆی لەسەر کراوە بڕیاری لەسەردرا بەڵام حکوومەت پێوە پابەند نەبووە بۆ ئێمە وەکو هاوڵاتیان و چالاکوانان داوا دەکەین لانی کەم شەقامی باشووری کوردستان لەسەر ئەم پێشێرکاری و داگیرکاری دەوڵەتی تورکیا بێدەنگ نەبێت و هەر لەو ڕۆژانی ئایندا ئێمە لەگەڵ ژمارەیەک ڕۆژنامە نووس و چالاکوانی کۆمەڵی مەدەنی سکاڵەیەک تۆمار دەکەین یاخود یاداشتێک پێشکەشی نوێنەری پەرلەمانی عێراق دەکەین لە شاری هەولێر. بەڵێ ئەو بردومانانە بە تایبەتی لە دوای پرۆسی ئازادی عێراق سیادەی عێراق دەکاتە ژێر پرسیاری بێوەڵامەوە یعنی هەموو ئەو ڕێکەوتنە نێودەوڵەتانی کراوە لەسەر سیادەی یاخود لەسەر ڕێزگرتن لە سەروەری وڵاتان بە تایبەتی چەند سیادەیەک کە لە پرینسیپەکانی یاسای نێودەوڵەتی هەروەکو لە مادەی دووەمی بەرگەیەکی میساقی نەتەوەی گرتوەکان هاتووە دەبێتن وڵاتان ڕێزە سەروەری عێراق و ڕێزە سەروەری وڵاتان بەگشتی بگرن بەڵام ئەم بەزاندنی ئەم سیادەیە یاخود ڕێزنەگرتن لە سەروەری خاچی عراق دەرئەنجامی ئەوەیە کەەوە عراق لە ڕووی سیاسی و سەربازی و دیبلۆماسیەوە بەهێز ئێمە دەبینی یان لەماوەی ئەو مانگەی ڕابردوو یەکێک لەو فەرماندە سەربازیانی کەوا بە پێی پرۆژە یاسایەکی پەرلەمانی عراقدا حەزب شعبی یەک بۆ لە هێزەکانی سوپای عراق یانی بە پرۆژە یاسا بڕیاری بۆ دەرکرا بەڵام دەبینین هێزەکانی ئەمریکا دێتن بردومان دەکاتن یعنی ئەمە جاری یەکەمیان بەزاندنی سیادەی عراق جاری دومیشان ئەوەیە کە یەکێک لە فەرماندە باڵاکانی سوپای عراقی دەکوژێتن هەرچەندە لە ئەو فەرماندە سەربازە لە لیستی تیرۆری ئەمریکادا بووە ئەمانە هەموو هۆکار بوونە بۆ ئەوەی کاوە عێراق لە ڕووی ئابووری لە ڕووی ئاوەدانی و پاشەکشەی گەورە بکات مەترسیەکان زۆرە یعنی یەکێک لەو مەترسیانە کە بۆتە هۆکاری ئەوەی بە درێژایی ئەو ماوەیە یعنی لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوە پاساوی دەوڵەتی تورکیا بۆ بردومانکردنی ئەو ناوچانە بوونی پەکەکەیە ئەمانە هەموو بوونە بە فاکتەری ئەوەی کەوا ئاوەدانی نەگەڕێتەوە ئەو ناوچانە یعنی ئێمە دەبینین لە میدیا لە سوشیال میدیا دەبینین ئەو هۆکاری بردومانکردنی دەوڵەتی تورکیا بۆتە هۆکاری ئەوەی خەڵکی شنگال تاکو ئێستاکە نەگەڕێتەوە بەڵام ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی لاوازی حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر بە دەوڵەتی تورکیا چونکە ئەگەر بێت و ئێمە لە ڕووی دیبلۆماسی و بتوانین لێژنەیەک پێک بێنین بتوانین لە وڵاتانی بتوانین داوا تۆمارکەین لە دادگای لا هەیە کە ئەمە لە دادگای نێودەوڵەتی بۆ ئەوەی بڵێن کاوا بەزاندنی سیادەی وڵاتەوە دەبێتن حکوومەتی عراقیش هاوشان بێت لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان چونکە تاکو ئێستاکە ئێمە لە چوارچەوەی حکوومەتی عراقی دانیا.